وەکو هەموو شەوانی چکە خەریکی ئامادەکردنی خواردنم بۆ ئاژەڵ لە بێلانەکە. من ئاریا زاکری دانیشتووی گەڕەکی دەواازە سیتی یەک شەوانە چالاکیەکمان هەیە لەگەڵ خێزانم خاتوو گۆڤار ئەویش کە خواردنەبین بۆ ئەو سەگە بێلانانەی کە لەسەر جادەکانن. زیاتر ئەمەوێتیش بخەمە سەر ئەوەی ڕاستە لەم تنگانەیەدا کە ئێمە بە تەنگ ماڵ و مناڵ و خوشک و براو کە سوکارمانەوەین هەموو هەڵپەی خواردنمانە بەس نابێ ئەوشمان لە فکر بچێت کە ئەو سەگە و ئاژەڵ و باڵندەی سەرجادەکانیش بەشێکن لە ئێمە و ژینگەکە تەندروستە کە هەموو پێکەوە بین. جگە لەوە ژەمە ئێمە یادگاری مناڵیمان لەگەڵ ئەو چۆلەکە و سەگ و پشیلەی سەرجادەکانە بوو بەڕاستی نابێت لە یادیان کەین. هیوادارم هەموو بەردەوام بین لەم کارە. لەگەڵ ئەوەشدا کاتێکە چینە دەرەوە ڕێز لە ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی ئەگرین وەکو دەستکێش و ماسکە بەستین و هەر چواردەوری گەڕەکەکەشە زیاتر کە پشتی ئەم گەڕەکەی ئەمەکەوێتە منتقی سەناعەکەەوە و سەگانی کە لەو ناوچەیەیان و ڕێزیش لە کارە مرۆیەکان ئەگرین. ئەو خواردنانی کە لە دەرەوە ئەیکڕم و دەرخواردی ئەو سەگانەیەم هیچیان خواردنی تورکی نین. حەزەکەمەوە باش بزانم. هاتی دەست خۆش بابڕ گوڵەجان خۆ بەستەرەوە. ساڵانە کە سەرما دەست پێ ئەکات ئێمە دەستەکەین بەم کارە. هەڵبەتە دیارە لە کاتی هاوینانە سەگەکان بۆ خۆیان خواردن تەیاکەن، بەڵام لە کاتی سەرمایە بە تایبەتی ئەو ڕۆژانەی کە بارانە کەمتر خواردنیان دەستەکەوێ یان لە ئیستە تاکە شار کەرەنتی نەکراوە زۆر بێ خۆراکن. لەم چەند ڕۆژەشا و دوکانی مریشک و شتانەدایان خست ئیتر ئەمەلێکی وا نەماوە بۆ ئەو سەگانە کە بتوان خواردن بە ئاسانی پیا بکەن لەبەر دوکانەکانە. هەندێک بەچکە لە ڕێگەمانایە پێش هەمویان من نانە بم بۆ ئەوانە بەڕاستی چەند کار و کردارێکی سیرم لێ بینین زۆر سیر بوو بەلامەوە. ئێستا شوێنەکەیتان پیشانەیەم لە ناو چەند لولەیەکی ئاوان بەچکەکان دایکەکەی گڵی بۆ بردوونەتە ناو ئەو لولەیەوە. شوێنەکە هەمووی قیرتاوە بەڵام نازانم چۆن ئەو گڵی بردووە بۆ ئەوێ. سیرەکەش لەوەیە دوێنێ شەو لەسەر جادەکەی ئێمە خواردنمان نابە دایکەکەی بەڕاکردن پێش ئەوەی ئێمە بگەینە ئێرە ئەو لێرە بوو کە سێرمان کرد خواردنەکە هەموو لە دەمیا بوو هێنابووە بۆ بەچکەکانی. بەچکەکان لەناو ئەم لولەیەدا هەندێک لە خەڵکانی خێرخواست خێر ئەەکەن بە مرۆڤەکان و هەندێکیش خێرەکەن بە ئاژەڵەکان. لە کۆتاییدا هەمووی خێرە و شتێکەمان بەستێتەوە بەم کوردستانەوە کە یەکبوونە. پێم وابێ ئەوەی کە لەسەر ئەم خاکە ئەژی و پێی ئەوترێ کورد تەنها مرۆڤەکان نین، سەگی کوردیشمان هەیە، پشیلەی کوردیمان هەیە، باڵندەی کوردیمان هەیە، واتە هەموو پێکەوە کوردستانمان دروست کردووە. بیرۆکەی ئەم کارە جوانەش بەشێکی ڕاستە لەوە چێ لە خۆمدا هەبوو بێ، بەڵام پاڵپیۆنەری من بەڕاستی هاوژینەکەمە خاتوو گۆڤار کە زۆرینەی کات لە سەرنامدا ئەنیشین بارانێکە بێ ئاخێکەڵە کێشێوەڵێ ئاخۆئیسە و سەگانە چی بخۆن. هەڵبەتە ئێمە زیاتر تەرکیزە خەینە سەر ئەو ئاژەڵانەی کە کەم ئەندامن یان مێینەکانن.
لەبەرەوەی ئەوانە کەمتر خۆراکیان پێتەیە ئەکرێت و مینەکانش زیاتر بە تەمای شیردان من یان چەند بەچکەیەکیان لە بەردەمایوەکو ئەوەی کە دوێنێ شەو بینیمان هەموو خواردنەکەی لە دەمیادا نابوو بەشی یەک بەچکەشی تر ئەکرد زیاتر تەرکیزمان کردووە سەر ئەوانە ئەوەی کە لەمان زیا ئەبێ ئەیبین بۆ سەگەکانی کە شتێکی کەشم بینی ئەمە زۆر بەلامەوە گرنگە باسی کەم پێرێشەو لە کاتی بارانەکەی هاتم بۆ ئێرە لەو دیوسیاجەکەەوە سێرم کرد هەموو قروسکە قروسکیان بۆ مزانی سەگێکی بچکۆلانەیە بە پەلە فریاکەوتم تا خواردن و شتی وای بۆ برم شیرم بۆ هێنا کە سێرم کرد سەگ نەبوو پشیلەیەک بوو کەوتە بوو 4-5 سەگ بە عالەمی ئاشکرا بە دیاریەوە ئەگریان نازانم حاڵەتێکی زۆر سیر بوو بینیم ئەڵێم تۆ بڵێ لە کاتی برسێتیە ئەمانە تەماعنەکە نەگیانی یەکتر هەستەکەم وابێت لەوەچە بەس مرۆڤێ لە کاتی برسێتیا تەماکاتەیەک بەس ئاژەڵەکان هەست بەواکە